سیاست بەرنمەیەکە لە بەشی کوردی دەنجی ئەمریکا لە واشنگتن و ڕاستە و خۆ بڵاو دەبێتەوە. ئەم بەرنمەیە لەلایەن دەخیلی شەمۆ بەڕێوە دەچێت و ئێوەش دەتوانن بەشداری تێدا بکەن. سلااف گۆهدار و بینەرێن دەنگی ئەمریکا جارێکە دیم دگەینەیەک دە بەرنامە ئەم و سیاسەتدا 10 ساڵ دەرباز بن بسەر لادانە ڕژیمە سەدام حوسێن لە عێراقی ئەمریکا بگشت هێز و سەنگیاخوا کەتە ناف عێراقی و هەوڵدان عێراقا پشتی سێ شەڕین وێرانکەر و خوینی جارێکە دی ڤەگەڕینە سەرڤەخۆ و ئاڤەدان بکەن لێ ڕەوشە ئەولەهی ئاستەنگ بوو یان ئەستەنگا هەری مەزن بوو و ئەو هەوڵ ژناو برن نەها ئەمریکیژی عێراقی دەرکەتنەوە و دوو گەڕێن پەرلەمانی و دوو حکومەت هاتن هەڵبژاتن و داهاتی فروتنا بملیۆنین بەرمیلن نەفتێ دیکەفتە ژێر دەستی حکومەتە عێراقی لێ هەر ئەف وڵات نەهاتیە سەرخوا ji bo behskirina vî babetî û hewlên nû avedankirina Iraqê em îro di bername em û siyaset da mêvandariya dû hêjayan dikîn heta bizanîn ka çima aştî li Iraqê bi dest ve nahet û ka eger Iraq welatekî helweşiyaye yan ne. Digel min Serheng Hemed Saîd Şareza li binyadî Emerîkî ji bo aştiyê gelek bixêr bî û her wesa xanim taniye gilî endama beriya Parlemanê Iraqê ji Kerkûkê zor bixêr bî. Hoş bî spas. با تاني خان للايتو دس بكن دالين ليديز فيرست امريكان دالين خان عند بيشا لا عراق هاتويت وضعك تواونيه شر عسايش هر وكو جاران تيكشوا اشتيش هر العراقنيه هولا كان ددري امريكا كان وعراقي كان خوش يعني يعني برنامجان هي بوي اشتي بنيادني العراق بلام هولا كان هر سركوتونين برايتو كي شكل تشندري ده خۆی حتممە ئەگەر ئێمە باس لە کێشەکان بکەین کێشەکان زۆرن گەر دەستیشی لێ بکەین بەدەستیش پێ بکەین بە شێوازێکی سیستماتیکیەوە باسی لێ بکەین کێشەکان لەسەرەوەی لە بەرزترین دەسەڵات لە کوردستان و لە عێراقیشە بە هەمان شێوەلەوە دەست پێ دەکا تا نزمترین پلەی چی حکومی بێ چی حزبی بێ لەناو خەڵکو و جەماوەریشە بە هەمان شێوە کێشەکان هەیە ئیتر خۆی دەبێ مەگە باس لە کێشەکان بکەین دەبێ لەسەر چەند ئاستێکە باسی کێشەکان بکەین ئەگەر باسی کێشەکان بکەین لەناو خەڵکو و لەناو جەماوەرە تا ئێستا بەڕاستی وەکو دەڵێن مساڵحەیەکی تەواویان ئاشتیەکی تاوا نەبووە لە نێوان نەتەوەجیەکان و ئاینەجیەکانی ناو عێراقەکەوە تا ئێستا هەن بە هەمان کاتیشە دەبێنی لە ناو حزبە سیاسیەکانی بە هەمان شێوە بە هەمان شێوە دەبێنی حتا لە ناودام و دەستگا حکومیەکانیشە چی هەرێمەکان بێ چی پارێزگاکان بێتن چی حکوومەتی فدرالیان حکوومەت کێشەکە سیاسیە زیاتر لەوەی کێشەی ئاسایش و وابێ ناخۆی حتمما خۆی هەمووی پێکەوە بەستراوەتەوە کە تۆ باسی لە کێشە سیاسیەکان دەکەی ئەوە ڕوونکردنەوەی داوەتیان ڕوانگە ینی تەسیری هەبووە لەسەر کێشە ئەمنیەکانە کێشە ئەمریکانە تەسیری هەبووە لەسەر کێشە سیاسیەکان و کۆمەڵایەتیەکانە یعنی هەموو شتەکە ئەوەندە ئالۆز بۆ پێکەوە تا ئێستا کەس ناتوانێت بزەبت بڵێتین کێشەکان 1 و 2 3 ینی تهدیدی بک بەتەواوی چونکو لە هەموو بە ڕوانگەی ئەمریکیەکان بزانین کاک سەرهەنگ تۆ لە دەستگایەکی ئەمریکی ئیشەکەی کە ئەنستیوی ئاشتی ئەمریکی بۆ ئاشتی وا بەرنمەیەکت هەبووە لەسەر عێراق و بنیادنانەوەی ئاشتی لە عێراقدا بەڕای تۆ کێشەکان لە چێن دەریدان بەڵێ وەکو تانیەخان فەرمی فرە لایەنەیە لە چەلەوە چەند دین ئاستە گەر لە ئاستە گشتیەکە تەماشاکەی عێراق کەلتوری ئاشتی لە عێراقا کەلتورێکە کە پێشتر بنیادنانی نەبووە لە سەردەمی سەدام و پێشووترا زیاتر تون و تیژی و سەرکوتکاری ئەمە قسۆتە کەلتوری عێراقەوە هەتا بە ساکارترین ململانەیە تەماشاکی پەنابردن بۆ دوتیژی بنەمای هەیە لە کەلتوری ئێمە دووەمینیان ئەم لایەنە سیاسیانی کە ئێستا لە دەسەڵاتان کەمی متمانە هەیە لە نێوانیانە پێکەوە کارکردن لە بینیانە هەڵبەتە شکڵێکی دامەزراوەی هێشتا وەرنەگرتووە ڕەهەندی نێودەوڵەتیش بێگومان ڕەهەندیشی ئەقلیمیشە بێ ئێمە لە فەرامۆش نەکەین کە تەسیری دەوڵەتانی دراوسێ لەسەر عێراق زۆرە بەڵام ئەوەی کە ئێستا ئەوەیە کە زۆر سیاسیەکان تەرکیز لەسەر ناکۆچە سیاسیەکانیان نەکەن وە پێکەوە گفتوگۆ ناکەن وەیەکەوە کۆ نابنەوە لەسەرەوەی کە بەرژەوەندی وڵات و هەنێک جار ئەو بڕیارانی کە ئەیەن چێ لە بەرژەوەندی مەزهەبێک بێ یاخود نەتەوەیەک بێ بیر لە ڕەهەندە درێژخایەنێکی ناکەنەوەمە چۆن لەسەر ئەرز تەسیر لە باری ئاساییشەکات باشە عێراق بەڕای تۆ ئێستا وڵاتێکە یان وڵاتێکی ڕووخاوە یان وەکو ئەمریکی دەڵێن فێلیەر ستەیتە
هەڵبەتە لە هەردوو ڕاکە بیستیت من بەش بە حاڵی خۆم لەسەر ڕێگایە بۆ ئەوەی کە ببێ بە وڵاتێکی شکست خواردوو ئەگەر سەرکردە سیاسیەکانی ئەو وڵاتە لەسەر ئەم ڕێڕەوەی ئێستا هەن بەردەوام بن هەڵبەتە چارەسەر مەجای تیا ماوە ئەگەر ڕێگای ئاشتیانە بگرنە بەر وە پێکەوە کار بکەن. کاکسەر هەنگ تانیا خان ئێمە لەو بەرنامەدا جێ لە بۆچوونی جێگران و پرسیارەکان ژیان دەگرین. ئێستا برادێکمان لەگەڵای کاک ڤەگێر سعدەڵە لە دهۆک. کاک ڤەگێر فەرموو. سەرسەرا و سەرچاوە فەرموو. بەڵێ ئەم بەحسی هەندی دیکەین بەڵێ ئەم پرسیارە هەندی دیکەین کانی عێراقانی ئایا دەولەتێک نوکام گەل کاک سەرهەنگ بە بەحسی کردکانی عێراق ئایا وڵاتێک ڕووخایە وڵاتێک یانجی وڵاتێک سەرکەفتیە یانجی وڵات مایە یان نەوەکی وڵاتی هەژمارتن نوکە ئەبجا ئەگەر بیر بۆ چۆن تەهانە و پرسیارێک تەها توش میوانمە بکی فەرموو. نشین بێژین عێراق وڵاتێک ڕوخیایە هەروەسا نشین بێژین عێراق وڵاتێک دامەزراوی ژیان موسساتیە ژبەرکو پشتی ڕوخیان ڕژێمە عێراق هەیە لە ساڵە 2023 دووبارە ئاواکردن عێراقان و سەربنەمایەکی خەلت هات ئاواکردن هەرچەندە لایەنی سیاسیین عێراق و ئەمریکا و هێزندین بريطانيا ولاطين دەوروبەر وەسا بناکرد و عێراق سەربنیادێکی توافقان اجتماعی هاتیە پێکینان پشتی 2023 و برێن دیموکراسی لهذا یاچون و تنج بۆ خواپاندنە خەلکی بوو ژبەرکۆ مەهەمیە دیت سەربنیات توافقەکە طائفی هاتە پێکینان ژبوویەکیژی پۆست شەو هاتنە دابەشکردن سەر مەسەلا طائفی هاتە دابەشکردن و پۆستە سەری کۆماری بۆ کوردان و حکوومەتی بۆ شیعان و یە پەرلەمانیژی بۆ سنيان كاكي سنها كاكي فاجير يعني تمام كرن هبدو نبون يعني هذه كي شيء جبوي كي كارت كير كويدي بشكيني انه هذا جبو اجرك سركي كعراق نشهد بالعراق كدامزراوي ومؤسساتي هي في هيا رخيانه دابي كاك فاجير اگر دنگيم تتا هي في هيا يعني واگر تبسيارك توش ميفانين ما بكي بيجي تود بيجي عراق ولاتك الرخياية هي في هيا جارك دي فكرت سرخو واجر تبسيارك جاب توجي ميفاني ما بكي تكايا بكرتي بله السنشن بيجم رخياية موجود يا اللي واري رخيانة ده وبشتي دوزار ده حتى حراده كساقم ديري بخوبديت اللي مخابن بشتي بهارة عربي وجارة دي ده بشكرنا ده بشغونا هرم سر جوبوفيكا طائفي سني شيعي علوي جارك ديجي عراق برف شارك دي طائفيات شتفه وجبرويجي يا جارك ديجي بيجم يا سر لوار روخياني وجناسونه دو بشبونه بو سباس كاك فجر كاك فجر قال لك سباس تبسيارك هي عنا سباس بتاع تاني خان كاك فجر ضليك عراق لبنما لسر بنماك خلط ده مزرعه توافق بو برأيتو توافق غلط بو يعنيش أجر بيتو هالبجرادنا الديمقراطية كان بكرينو بابي زورينا وانا دامو دزقا كان وحكومة داب مزري عراق دتواني اشتوا بكا ئێمە گەر باس لە دیموکراسیت بکەین بەڕاستی بەداخەوە مەفهومی دیموکراسیت لە عێراق بەتاوی تێنەگەیشتون یعنی کە باس لە دیموکراسیت دەکرێت دائیمەن باس لە مافەکانی زۆرینە دەکرێت لە داواکارەکانی زۆری دەکرێت لە زۆرینەی دەنگ دەکرێت بەڵام لەوەیان زۆر زوو ئەوان لەبیر دەچێکەوە تۆ دەبێ مافی کەمینەکانیش بپارێزی کە بێ دەبێ داواکاریەکانی ئەوانیش لە بەرچاو بکەیت بڕی شخصی خۆم ئەگەر ئێمە سازانی نیشتیمانیمان نەبێ لە عێراق ئەو کاتە 100% عێراق فێڵد ستیت چونکو تۆ ماوەیەکت پێویستە کاتێکت پێویستە حتا لە هەموو لە عیلاقاتی ئینسان لەگەڵ ئینسانی شەدائیمەن بە تایبەتێکگەر عادزی هەبێ فترەیەکت پێویستە تا بتوانی ئەو وەکو دەڵێن ئەو سقەیە دووبارە دروست بکەوە لەگەڵ ئەوەی بەرامبەرتە بەداخەو ئێمە لە 2023 تا ئێستا 10 ساڵە هەر هەوڵ دەدەین بە تایبەتی لایەنی کوردی دەورێکی زۆر گەورەی لە مەسلەیە هەبووە هەوڵمان داوە کەەوە هەموو لایەنەکان بتوانن
پێکەوە لەسەر یەک مێز دابنیشن و اتفاق لەسەر قەزیەکانە بکەن و سازانێکی نیشتیمانی تەواو هەبێ بەڵام دەبێنین لایەنەکانی دیکە بەو شێوەیە سێری قەزیەکە ناکەن چونکو دەڵێن ئێمە زۆرینێنە مافەکانمان خوراوە دەبێتن ئێستا لەس ئیش لەسەر ئەوە بکەین کەەوە مافەکانی خۆمان دابین بکەین پێشەوەی فکر لە مافەکانی لایەنەکانی تر بکەین ئێمجا بۆیە بەڕێی شخصی خۆم ئەگەر ئێمە باس لە مەسلەی تەوافق و سازانی نیشتیمانی بکەین زۆر پێویستە لە عێراق ئەگەر واش بێتن ئێمە وەکو کورد من دەتوانم باسی کورد بکەم چکووە سەر ڕۆلی کوردخان ئەگەر ئەگام بدەیت لەگەڵ کاکسەر هەنگ باسی ئەو بکەین کە تا ئێستا ئاشتی لە ناو پێکاتەکانی عێراقان نەبووە تا ئێستا شەڕەکەن تا ئێستا یەکتریان نەگرتووە سازدانی نیشتیمانی وەکو بڵێن سازانی نیشتیمانی نەبووە ئەمریکیەکان بیر دەکەنەوە کە ئەمە ئەبێ بە هۆیەک بۆ شەڕێکی تر شەڕێکی ناوخۆ لە عێراقدا هەڵبەتە عێراق لە ماوەی چەند مانگی ڕابردووە دیسانەوە هاتەوە لێواری شەڕی ناوخۆ هەنێک کەس ناوێن نایەوە شەڕی ناوخۆکەوەی کە لە ساڵی 2005 و 2007 ڕوویدا بەڵام ئەگەر بەراوردی بکەین ئێمە ئضافەتەن بۆ سازانی نیشتیمانی مەسەلەی کات گرنگە هەنێشت هەیە کاتی پێویستە ئیشکردنی بەردەوامی لەسەر پێویستە ئەگەر تەماشای عێراقین لە 2006 بۆ 2007 لە کاتێکە نزیکی 140,000 سەربازی ئەمریکی لە عێراقا بوو شەڕ هەڕوویە بەڵام لە ڕاستیە ئەم جارە ئەگەر بە هەنگایە بنینە داوە تەماشای وێنە گشتیەکە بکەین میلەتی عێراق بە خێرایی ڕاپێچ نەبوو بۆ ئەم شەڕی کە ڕوویە هەڵبەتە مەگەڕێتەوە بووی کە جۆرێک لە کەلتورەکە گۆڕاوە ڕاستە دامەزراوەکانی عێراق ئەمڕۆک و پەرلەمانوک و سەرۆکایەتی کە بۆشاییتیایە لە دوا تەندروستی مام جەلال تێکچووە بۆشاییەکی دامەزراوەی هەیە دامەزراوەکان ڕۆڵی خۆیان نابین بەڵام لە ناو دامەزراوەکانیشە هەڵبەتە بەشەر هەیە ئەم ئینسانانە ئەگەر باوەڕیان بە چارەسەر نەبێ و لەسەر چارە قبولکردن ئیژ نەکەن دامەزراوە ناچێت بۆ پێشەوە و هەنێک کێشەی عێراقی کێشەی ئەمڕۆ نین کێشەی تێکەڵاوی ڕوویاوە لە مەسەرەن جیاوازی مەذهبی بووە بەهانەیەک بۆ یەکلاکردنەوە و کۆکردنەوەی جەماوەر لە جواردەوری خۆت بۆی کە ئامانجێکی سیاسی بپێکی بۆی کە دەسەڵات بەدەستبێنی بۆی کە لە کێشت لە دەوڵەتی عێراق بەڵام لە هەمان کاتیشدا ئەو دوتیژیانەی لەسەر بنەمای نژادی و لەسەر بنەمای فەرق و جیاوازی لە عێراقا هەر ئەوانە کێشەی گەورن ئەنی ئەوانە هەر هەن واقعیکە ئەوانە بەڕای من ڕووپۆشێک ڕێکخراوێکی وەکو قاعیدا یاخود ڕێکخراوی توندڕەوی لەوانەیە لەسەر ئەوە لەسەر جیاوازی مەذهبی ئیشکە بەڵام ئەوانی تر بەڕای من بەکارهێنانی ڕووپۆشی دینیە ڕووپۆشی وەرگرتنی پشتیوانی وەرگرتنی پشتیوانیە لەبەرەوەی کە گەر تەماشاکەی حکوومەتی عێراق چ لە ئاستی نیشتیمانیە بێ خۆ چ لە ئاستی پارێزگاکان یا لە ئاستی ورتل قەزا و ناحیەکانە سەرکەوتون نەبووە لە دابینکردنی پێداویستی خەڵکیە بڕۆ بابل بڕۆ نەجەف بڕۆ مووسڵ بڕۆ ئەنبار تاکو ئەمڕۆ بەسیترین پێویستیەکانیان لە ڕووی تەندروستی لە ڕووی خوێندن لە ڕووی دابینکردنی بژێوی ژیانانەوە کێشەیە لە زیاد هەرچەنەکە ئامارێکی 100% دقیق نییە نیوەی وڵاتی عێراق ئەگەر بێکار بێت و لەو نیوە زیاتری لە خوار تەمەنی 30 ساڵەوە بێت ئەمە کێشە بەدواخۆیان هێنێ بەێ دیسان گۆدارێکی دی و بینەرێکی دەم دکارن بێژن چکووە بەرنامە ڕادیو لەسەر تەلەڤیزیۆنێ تێنیشاندان کاک نەعمەد مارۆنسی ئەوژی دیگەلمەیە کاک نەعمەد ڕۆژ باش و فەرموو باشتر و خۆشتر مۆسان کاک نەعمەد ئەسیڤدارم دەنگی مەهات بدەتە چووکەم زانین کێشەی تەلەفۆنی هەنەگەلێک جاری گۆدار باش دەنگ ناگەوان ئەم بەحسی ئاشتیە لە عێراقی دەکەین و ئەدزانم لەسەر فەیسبووکێتە هەندێک تشت بۆ منویسی دوهیدا ینی ئەسیڤدارم ئەگەر ڕێ بدەینەتە بکورتی باوەڕیا خۆبیژ و ئەگەر تە پرسیارەکە بتن دوشمێوانت مەژی بکەی فەرموو ڕاستی ینی من وەکو دی بەڕەمەجەوە وەکو يعني هبونا الديمقراطية بين العراق جلك الزحمة از وجرن بچند اجرك يايتي ما تكرنا دولة دولة بر جلك يعني ما تكرنا هاي اجباري چند احتمال او ديمقراطية مدكن جهنيت ما انا بدنا شي دولة اجرين بل دولة بر جلك ما تكرنا ام دي بحث شر سوريا كاين بچكدي بله وهروسا هبونا يعني ام بيجين دو ولد نيت كوبسلمان بدو درجة جدا بس السنة الشيعة هبونا السنة الشيعة الشيعة وصل كان يعني السنة كان دين صلاة ظلم الوكيل وتفسر بينا همان بوچونا تانيا خان بوكو مسألة دفين ما في خوا دابين بكن بلي كيك نعمتك أجر بكرتي بله
اگر بکوتی اگر تبسیار کابتن جو هدارن چکو بحث هربتا هات کرین کو تانی خان بحثی نکر کو كيمانين برينها ظلم الوان ده تكرن دهان صالا ده دفينها ما فين خد عبين بكن بريكو بري خو بدن يعني هزرا ما فين خلقي دي بكن يعني بسيارة مع الفيجن يعني ياش نبع نظام دي وشوني تالدو ميبانة تجيكو دي تشبي ساوي الفيجن باشترين برأي اوان يعني دا باشترين عراقي بوسيب بارتي هاي وقت بروجي امريكا ده هاي يعني وقت دابرك السنة وشيعة وكرد باشترين چاره سرينا بيتن بوه چندكو عراق بشتن فتأثر يعني كنت بيجن روغا وكباش وجارك دي ديمقراطية وخوشي العراقي بزوري تبا كاك نعمت مارنسي جدو كم قالك سباسياتت كين هلبتا برادرش وماني دكا كبينا باسي كرد تاني خليك باسي رولي كل بكي لو هلاي عراق ده كاتا سنان تواني بيك وبجينو والله تكي خوان او دام بكنو خۆی حتمما ئەگەر ئێمە سەیری بکەین لە 2023 تا 2013 کوردەکەم مەڕاستی ڕۆڵێکی باشیان هەبووە لە مەسەلەی بڵێ تەرسیخی فکری ئاشتی و تەرسیخی ئەوە بکەنکەوە بلایەنەکان بتوانن پێکەوە دابنیشن یعنی بەسیترین نمونە ئەوەیە ئەو حکوومەتەی کەوا ئێستا تەشکیل کراوەکەوە بەڕێز مالیکی سەرۆکێتی دوای ئیتفاقی ئەربی لە ئەمجە دوایە توانیان ئەو حکوومەتە دەستنیشان بکەن و سەرۆکی حکوومەتەکە دەستنیشان بکرێت بەڕاستی کورد ڕۆڵێکی باڵای هەبوو لەوەیە لە پێش ئەوەشە بە هەمان شێوە ڕۆڵی بەرز مامجلال لە بەغداوە کەوا کاکسەر هەنگیش ئاماژەی پێدا بەداخەوە فەراغێکی دروست کردووە کە خۆی جنابی ئێستا لە بەغدانیە بەڕاستی پیاوێکی ئاشتی خواز بووە بەدەر لە مەسلەی حزبایەتی و بەدەر لە بۆچوونەک بەڵام بۆچن شخصیەکانی خۆی ڕۆلی ئیجابی بووە حتمما ڕۆلی ئیجابی بووە بەڵام لە هەمان کاتدا عێراقیەکان یانش زۆر جار ئەمریکیەکانش باز دەوە دەکەن کە کوردەکانش خۆیان کێشە بۆ حکوومەتی ناوان دروستەکەن مەسەلەی نەوت و مەسەلەی ڕێک نەکەوتن و مەسەلەی ئەخە خۆی شتەکان چییە مەسەن ئێستا ئێمە ئەگەر باس لە ڕۆلی کورد بکەین کوردەکان ڕاستە ئێمەش خۆمان قەزای خۆمان هەیە معنایەوە نیە کەوا تۆ ئیش لەسەر ئاشتی بکەی بۆ لایەنەکانی ترمافەکانی خۆت لەدەست بدەیت ئێمە دستورێکی عێراقیمان هەیە ئەو دستورە عێراقیە میلیۆنەها شەخص دەنگی لەسەرداوە 12 میلیۆن عێراقی دەنگی لەسەرداوە زۆر شتی تێدا هەیە کەوا باس لەو نقطانە دەکا کوردەکان داواکاریەکانیان بەد لە دەرەوەی دستوران نییە ئێمە هیچ شتێکی نادستوری و ناقانونیمان داوانە کردووە ئێمە بەس مجرد داکۆکی دەکەین لە مافەکانی کەوادراوەتە ئێمە لە ناو دستورە کەوا دوای 12 میلیۆن نەفەری عێراقی دەنگی بۆ داوە ئەوە یەکەم دوو هەمیان کە باس لە کێشەکانی کوردەکان دەکەن بەداخەوە ئەوە بۆچوونی شخصی خۆشمە زۆر جار هەیە کە دەڵێن بۆی ئاشتی بێتین تۆ دەبێ داواکاریەکانی خۆت لەدەست بدەیت کوردەکان ئێمە ئستعدادی ئەوەمان نیە داواکان و مافەکانی خۆمان لەدەست بدەین ئەوە معناوە نیە کەوا ئێمە دیژی ئاشتینە نە بەڵام دەمانەوێت ئستعدادی ئەوەمان هەیە کەوا لە نیوەی ڕێگاکە یەکتری ببینین کە لایانی بەرامبرت ئەو ئستعدادەی نەبێتن کە تۆ لە نیوەی ڕێگاکەوە کە بڵێت میتی و هافوی ئەو کاتە حتمما تۆ ئشکالیت دەبێتن کە ئەو هیچ تەنازلاتێکت بۆ تۆش نەکە لە هەمان کاتیشە مەسەن ئێستا ئەگەر ئێمە باس لەو سەردانەی بەڕێز کاک مەسعود بکەین بۆ بەغدا کە یەکشەمەی ڕابردوو بوو بەڕاستی خۆی بەڕێی من هەندێک خەڵک دەڵێتن سەردانەکەی شتێکی شەکلی بوو زیاتر و ئەمانە بەڵام لە هەمان کاتیشە هەنێک شتی ئێجابی لێ دەرچوو هەر دانوست پێکەوە دانیشتن حتمما بەڵام بە هەمان کاتیشە کوردەکان دائیمەن من دەتوانم ئەو بڵێم ئەوەش لە خبرەی خۆما و لە تەواجودی خۆما لە بەغدایە دائیمەن ئێمە کە چوینەتە بەغدا پرۆژەمان پێ بووە مەشروعمان پێ بووە وەرەقەمان ئامادە بووە زۆر جار هەبووە لایەنەکەی بەرامبەر دەڵێتن وەڵڵاهی ئێمە دەبێ بگەڕێنەوە سەروی خۆمان بۆی موافقات وەربگرن بەم شێوە ئەوان تەراجع دەکەن لە اتفاقیاتەکانی کەوا لەگەڵ کوردەکە دەکەی حتمما ئەوەش وای کردو ئێمەش جەماوەری خۆمان هەیە خەڵکی خۆمان هەیە دەنگدەری خۆمان هەیە کەوا دەبێ داواکاریەکانی ئەوان جێبەجێ بکەین بۆیە زۆر پێویستە کەوا ئێمە ڕاستە طرفێکی ئاشتی خوازی لە عێراق و ڕۆڵێکی زۆر ئیجابیمان هەبوو بۆی بتوانین هەنێ بێ ئەو ناکۆکیانی کەوا هەیە لە نێوان طرفە جیاجیەکانە کەم کەینەوە بەڵام لە هەمان کاتیشەوە معناوێنێ دەبێ مافەکانی خۆمان لەدەست بدەین دەوارم کورد بتوانێت ڕۆڵی کاریگەر و ئیجابی بنوێ لە عێراقدا بۆ ئەوەی ئەو خەڵکە پێکەوە بژین کاکسەر هەنگ کاکنامەت باسی ئەوەیەک دەکات کە دەڵێ ئەمریکیەکان بۆچین ئەمریکان بۆ دابشکردنی عێراق چەندەمە بۆچین ئەمریکانی ئەمە پێشنیازێک بوو جێگیری سەرۆک جو بایدن کاتی کە سیناتۆر بوو باسی کرد وەکو سیاست وەکو ڕێبازێکی دیار نییە ئەمریکیەکان بەڵام بەڕێی ئەوە پرسیاری ئەوە ئەمە باشترین چارەسەری نییە بۆ ئەوەی ئەو خەڵکە بە ئاشتی بژیتن هەڵبەت ئەم بڕیارە ناکرێت کەسی کە غێری دانیشتوانی عێراق ئەو بڕیارە بن ئەبێ ئەو بشکرێت ئەگەر شتێکی لەو بابەتە ڕووبات
ئەبێ بە شێوازێکی ئاشتیانە بێ لە بەرەوەی کە ئەگەر ئەم پارچانەی عێراق کە ئێستا ناکۆچیان لە بینە هەیە ئەگەر عێراق لە تیژ بێت ئەبن بە دراوسێ یەکتری لەبەرەوە پێکەوە کارکردن هەر ئەبێت بەوک ئەگەر لە ناو دەوڵەتێکا بی یاخود دراوسێبی لەبەرەوە ڕێگەگرتنی تونوتیژی چارەسەر ئیلا وەکو جەنابەت فەرمووت حتا ئەگەر دانیشتێکی شکلیش بێ وەکوی کە سەرۆکی هەرێم و سەرۆکوەزیرانی عێراق بوو هەر بە دوا ناکۆکی ئیلا بە دانیشتن چارەسەرە بێ ئیلا گفتوگۆ چارەسەرێتی زۆر حەزم دەکرد باسی پرۆژەکانی تۆ بکەم کە لەگەڵ لە عێراقا کردوتە بەڵام دوای ئەوەی کاتانیەخان باسی کەرکووکمان بکە کە کەرکووک کێشەی هەرە گەورەی عێراق نەکار عێراق بەڵکو هەرێمیش باشە ئەم خەڵکە یان ئەم کێشەی ئەم شارە چۆن چارەسەر دەکرێت بەڕای تۆ ئەگەر بە کورتی چووکە وەختەکەشمان کەمە خۆی من بەڕاستیگەر لێرە وەکو کەرکووکێک باسی بکەم بەدەر لە بڵێن مەسلەی نەتەوایەتێکی خۆمان دەکەن بەڵێ وەکو کەرکووکیەکە وەکو بڵێن بە سادەی بەڕاستی خۆی خەڵکی کەرکووک خەڵکە ئەسلەکەی کەرکووک کێشێنیە لە ناو یەکتریە بەڕاستی تا ئێستا زۆر عوائل هەیە تۆ سەیری بکەیت تێکەڵە لە کورد و تورکمان و عەرەب و یعنی ئەبێنی زۆر ئاساییە تۆ پورێکت تورکمان بێتن خاڵێکت عەرەب بێ ینی مهم ئەو شتانە ئەو خەڵکانی کە نوێی هاتوون نوێ نین بەڵام مشکلەکە ئەوانەی کە هاتوون کاک دەخیل مشکلەکەیان ئەوەیە کە هاتوون بە عەقلیەتێکی وا هاتوونە ئێمە سوڵتانی کەرکووکی ئێمە کەرکووکی خۆمانە ئێمە مادەی 140 باشترین ڕێگای چارەسەری داناوە خەریت ئاخە وایە بەڵام تو ئەگەر سێری خوتوەکان بکەی وەکو خاریتەی طریقێکی داناوە زۆر مهمە چکو تۆ لە ئاخری ئەو قەرارە یان لە ئاخری ئەو مادەیە پێ دەڵێتن کەوا خەڵکەکە خۆی ڕەفراندۆمێک دەبێت خەڵکەکە خۆی شێوازەکەی کەرکووک دادنێت دەستور دەستنیشان دەکە دەستور دیار دەکە بە ڕاشکاوی دەڵێ ئەمە یەک دووسێ بەڵام ناکرێ بەڵام بۆ ناکرێ ئایا ئەگەر هاتوو حکوومەتێکی مالکی نەبوو حکوومەتێکی تر علاوی بەیانێکی تر بێت ئەتوانی دەتوانێت ئەو مۆزوعیان ئەو کێشەیە چارەسەر بکە یان هەر وا دەمێنێتن ئەزانی خۆی دەبێت قەراری حازم هەبێ خۆی دەبێت قەراری جێری وەربگیرێتن لەلایەن هەموو سیاسیەکانەوە ئێستا ئێمە ئەگەر باسی کوتلەی کوردستانیان کوتلەی هاوپەیمانی کوردستان بکەین لە پەرلەمانی عێراقیدا بەڕۆلی خۆی هەستاوە یعنی تا ئێستا بۆ نمونە بەسیترین شت باس لەوە دەکرێتن ئێستا یەکێک لەو قانونانەی کەوا بەتەمانە دەنگی لەسەر بدەن لە ماوە زوۆیە قانونی خەریتەی بڵێن ناوچەکانی یعنی بگەڕێنە سەر خەریتەی کەونی عێراقیکەوە 68 کەوا بڵێن ڕسمی حدودی ئیداریەکانی محافظەکان دەبێنی لەم لاوە یەکسەر عومەر جبوری هەیە کەوا ئەندامێکی عەرەبی کەرکووکە دەڵێتن ئێمە دژی ئەو قانونینە جملەتەن وتەفسیلا يعني دەنگدان و ئەوەی ڕاستی ئەوەی کە تۆ دەنگی زیادت هەبێیان تۆ ژمارەی زیادت هەبێ لە پەرلەمانە ئەوە کاریگەری دەبێت ئەو جا لەگەڵ چێ دەتوانی ئەو اتفاقە بکەیت بۆ ئەوەی زۆرینەی پەرلەمان هەبێ بۆ ئەو شتانە ئەمجا ئەوە لێرەیە کە باسی مەسلەی سازانی نیشتمانیە کە دەکەین بەڕاستی دەوری خۆی دەبێنێ یەکەمیان دووهەمیان بەڕاستی کەم باس لە مادەی 140 دەکرێت مادەی 140 بەس کەرکووکی نەگرتوتەوە ئێمە ڕاستە وەکو کورد بۆ ئێمە بەشە گەورەکەی کەرکووکە بەڵام مەشاکلی دیکەشە بۆ تۆ مەسەلەن تکریتت هەیە سەلاحەدینت هەیە نەجەف و کەربەلاتی ئەوانە هەمووی مەشاکلی حدودی ئیداریان هەیە لە ناو یەکتریە بگەڕینەوە سەر ئەو قانونە کەونە یان بگەڕینەوە ما قبل بڵێن 68 دەب حدودە ئیداریەکان ئەو کاتە ئایا ئەو محافەزانە چی لێ دەکەی یعنی بەڕاستی بۆ ئێمە زۆر گرنگەکەوە قەرارەکە بدەینە دەست خەڵکەکە بۆی بتوانێت داواکاریەکانی خۆی جێبەجێ بکە یعنی ئەگەر ئێمە دیسان باس لە مەسلەی کەرکووک بکەین ئێستا ئەو ماوەیە ئەو شێخەی کە اختیار کرا دوێنێ لە کەرکووک بەڕاستی ئەوە شتێکی دڵتەزێن بوو چەندین جاری شێ لەلایەن ئستەخباریەکانی کەچی لە عێراق بچی لە کوردستانیشە زۆر جار نامە و وەرەقەیان گرتووە لەلایەنی قاعیدەوە لەلایەنی تەرۆریستیەکان کەوا دەڵێن ئێمە کەرکووک قومبلەی مەوقوتە ئێمە دەبێت ئیش لەسەر ئەوە بکەین ئەگەر شەڕی ناوخۆ دەست پێ بکات دەبێت لە کەرکووکەوە دەست پێ بکە لێ ئەو کاتە هەموو عێراق دەگرێت هەوڵیان داوە و بەڕاستی ئێمە ناتوانین هەوڵەکانی پارێزگاری کەرکووکی ئێستا یعنی ئەوە نەکەین باس نەکەین بە ئیجابی و فعلەن دەڕۆڵێکی زۆر ئیجابی هەبوو کەوتوانیەتی هەموو لایەنەکان پێکەوە بێنێ مەسەلەی خەندەقەکە زۆر دیژایەتی لێ دەکرێت حتمما بۆ دیژایەتی لێ دەکەن چونکە ئەوانە دانەوێت لایەنە تەرۆریستیەکان بتوانن ئاسانکاریان بکرێت بتوانێنە پێناو کەرکووک بەڵام ئەو ئێستا تا ئێستا خۆی
ئەوەی بڵێن جغرافیەن و تاریخیەن شتەکە دیار بووە کەوا مەسلەی خندقەکە فکرەیەکی ناجحە بۆی بتوانێت على الأقل لەوانەیە لە 100 ڕێعی تێرۆریستەکانەکە بەڵام هەنێ بێ لە 150 ڕێعیان دەکات. کاک سەرهەنگ گوتمان لە ئەنستوی ئاشتی ئەنستوی ئەمریکی بۆ ئاشتی بەرنامە هەیە پرۆژێکتی باش هەبوو بۆ ئاوادانکردنەوەی عێراقیان بۆ بنیادنانی ئاشتی لە عێراق تۆ یەکێک بووی لە شارەزانی ئەم ناوەندا و لە عێراق بووی و کارت کردووە ئەگەر بە کورتی ئەنجامەکانی ئەم لێکۆڵێنانە بۆمان باسکەی. بەڵێ ئەگەر سیاست بخینە لاوە لەگەڵ بارودۆخی ئەمنیە لەوێ لەسەر ئەو قسەکەم کە دامەزراوەکانی عێراق کاتێکە کەم و کورتیان هەبێت چۆن ئەبنە کێشەی ئەمنی چۆن ئەبنە کێشەی سیاسی ئەوە ئەمە لە پارێزگا لە مووسڵ وەربگریە با من نمونەیەکە بێ من لە بابل بووی کە هەر کێشەکە لەوێ ورتر بێت لەگەڵ بەهاری عەرەبیە دانیشتوانی خەڵکەکە بە سەرەنڵێک خەڵکی وڵاتانی تریان بینی هاتنە سەرجادە ئەڵێ خواستەکانی ئێمە پێک دابین نەبووە لە خزمەت گوزاری ئێمە ئەبینین گەندەڵی هەیە لە حکوومەتە بێکاریە بینین هاتنەمە کسە سەرجادەوە داوایان لە حکوومەت کەرەمە چارەسەر بێ دامۆزگاکانی حکوومەت ئامادە نەبوون بۆ مامەڵەکردن لەگەڵ ئەم دەربڕینی ناڕەزایەتیە بە تاقەکردن بە ئاسمانە و بە دانانی دیواری کۆنکرێتی بە چواردەوری دام و دەستگاکانی حکوومەتە وەڵام درایەوە خەڵک کوژا لە ناچەوە ئێمە کێشەی تری لێکەوتەوە ئەمە بێ بە زنجیرەیەکی تۆڵەسەنەوە بەڵام ئەگەر حکوومەت دام و دەستگاکانی حکوومەت تەرکیز کرێتە سەرەوە ئەگەر پرۆژەکان لە کاتی خۆیانە بە شێوازێکی ڕاست و دروست ئەولەویەتی میلەت دابین کرا میلەت بەشێ وایە لە قەراردان هەڵبەت زمانێکی تەفاهمی باشتر ئەبوو لە بینی دەوڵەت و لە بینی سیاست مەدارەکانی ئەگەر نەکرا ئەگەر ئەوانە خۆیان نەکەن ئەمریکیەکان دەتوانن لە سەریانە فەرزکان پێیان بڵێن ئەمە 1 2 3 4 ئەم پرۆژیانە بکەن بۆ ئەوەی ئەم کێشانە نەمێنن نەخێر لە کاتێکا کە ئەمریکا 140,000 سەربازی هەبوو لە عێراق و بوونێکی زیاتری هەبوو تۆزێک لە ئێستا زیاتر دەسەڵاتی بەس ئەمڕۆ لە غێری پشتیوانی و جۆرێک لە فشارخستنە سەر سیاسیەکانیش لە ڕێ عیلاقاتەوە غێری ئەوە فشار ناتوانە سەر بکەن بە نیو دقیقا کاریگەری وڵاتانی دەوروبەر لەسەر ئەم زۆر خراپە کاک دەخیل ئەوە نی دقیقی زۆر زیاتر دەوێتن بەڵام حتمما بەڵام فعلەن مەسلەی وڵاتەکان دەور و پشت بەڕاستی ڕۆڵێکی زۆر خراپیان زۆر نەگەتیڤیان بینیوە بۆ نمونە ئێستا ئەخبار هەیەکەوە بە حساب ئێران سەربازێکی زۆری هێناوەتە سەر حدود لەگەڵ هەرێمی کوردستانە ئەوە معنای ئەوەیەکەوە لە هەموو لایەنێکە هەوڵ دەدەن بڵێن دەستی وەردەن لە هەرێمی کوردستان و لە عێراقی شانەک و بە سەرێمی کوردستان زۆر سپاس کاکسەر هەنگ زۆر سپاس تشریفتی نبوو سودەکان دەنگی ئەمریکا و تانیخان زۆر سپاس دەکەم توش هاتن زەحمەتەنگەشە بوو هاتنی دەنگی ئەمریکا ئەم و سیاست بەرنمەیەک بوو لە بەشی کوردی دەنگی ئەمریکا لە واشنگتن پێشکەش کرا.